بەخێر بێن هاوڕێیان. سپاس. لەبەرەوەی شوێنەکەمان زۆر گچکەیە لۆیە سکرتێر و سەرۆک بەشم بان کرد. ئەگەنا دەبووای هەموو کارمەندان لێرە ئامادە بن. زۆر لە خزمەتدان هەر قسەکەت هێمە پێیان دەگەینی. سوپرایزێکم لۆتان هەیە. سوپرایز؟ قوربان سوپرایزەکە چییە؟ کاک سەفین دەبێت تا خاوەن کۆمپانیا و هەم بەڕێوەبەری ئێرە. پیرۆزە. پیرۆزە. زۆر سپاس. هەنارخان ئێستاش لەگە کاک سەفین لەگەر جماعەت دەچی ژوورەکان هەموو دەگەڕێی پێیان دەناسیوی باشە؟ بەسەر چاو باوکە گیان. چاوت خۆش بێ. کاکەم شەندێک ئیشم هەیە لەبەرەوەی دەگەڕێم و بەریتانیا ئیشماتە پێشدێ ئەڵبار میتە. خوارد لەگەڵ باوکە گیان. حافیز. ئێوەش فەرمون لەگەڵ من وەرن. فەرمون. مامەی گیان سەرباز گەشتە چێ؟ گەیشتمە شوێنی مەبەست مامە وا چاوەڕێی مەوادەکانم بگات دەستم. زۆر باشە. ئاگداری خۆت بە. باشە مامە گیان خەمت نەبێت. خواحافیز. خوات لەگەڵ. ئەحسان ڕۆژە تارکەکانت دەست پێ دەکاتن. چێنەر وەڵی زۆر مەمنونم. بەڕاستی ئیشێکی زۆر پیاوانت کرد بەرامبەرە من. یعنی خێرێکی زۆر گەورە بوو. ناکاکە چیم کردووە؟ لەگەڵ مامیشم قسەم کرد. گوتی باس بێنێ بێنە سەرکار. بەڕاست؟ زۆر چاکە. ئیشاڵە سپێنە زوو دەین. باشە برا. خواحافیز. دەستەکانت خۆش بێ. خواحافیز. بابەوە چێنەر بوو. ئیشاڵە گوتی سپێنە زوو وەرن دەست بە ئیشێ بکەن. زۆر باشە دەستەکان خۆی بەزیاد یارەبی. دادوشزانت بکە تەلەفۆنش لوماری ئەو کچەی بکە برێکەی بینە داخوازی. زۆریش پێم خۆشە. ئەلو؟ ئەلو؟ چۆنی لەیلا گیان باشی؟ باشی ئۆشەنجان چی بوو؟ چیت کرد؟ خەبەرێکی زۆر خۆشم پێیە. خەبەری چی؟ ئەوە قسەم لەگەر داوک و بابیشم کردیە ئیشاڵە دێنە داوات. بەڕاستە؟ ئەرێ وەڵا ئەوجە لەگەر بابیشت قسەی بکە با موعیدێکمان لە بۆ دابنێ بزانی کەنجی بینە داوات. باشە ئۆشەنجان ئێستا ئەچم بە باوکم مەڵم دوای جوابر لێ گەرمەوە باشە؟ زۆر باشە لێ خواحافیز. دەی باش خوارد لەگەڵ.